زۆر چاکە سۆزناکان دەستەکانی خۆش بێ ئەمانە ژمێنەکانی فیلم پێشون کە چاپ کراون ئێمە سێ لە بەڵگەی تەواو کۆکردنەوەیان بۆی بتوانین بە تەواوی بێنە ئەنجام ئەوەش لە یاد نەچێت تۆ ئێستا لە چارەکێکی پۆلیسی گەورەیە تا توانین سەرنجێ و کابرایە بەلای خۆتا ڕابکێشەوە بەڵام بە ئاگاش بەلەوە ئافرەتە بۆی بەنهێنی کارەکەت نەزانێت زۆر بێخەم بەلەوەیە بە تەواوی هەموو عەقلم کۆنتڕۆڵ کردووە وەک ئافرەتەکەش هەوڵم ماوە کەمترین بەریەکەوتنمان هەبێت نەوەک فرسەتم لێ بێنێت کەواتە تۆش کەمی شتێک هەنەبێت ئێمەش بە هەموو شوێ پارێزگاری لێ یەکەم باش بەڵام تکایەکە لێ یەکەم تا ئەتوانن ئاگاداری وەسی سەفین بن نەوەگەویشم لەدەست بچێت ئەم قوربانیانەشم بەشێکی لەبەر خاتری ئەوە بەشەکەی تریشی بۆ ئاسوودەکردنی گیانی نیایە کاریە سۆزان تۆ ئێستا کار بۆ یاساکەی لە چالایشیشی گەورەیەت لەبەرەوە تۆ بچوو بەلای کارەکانی خۆتەوە هیچ خەمی سەفیریش هەنەبێت ئێمە ناڕەستەوخۆ ئاگامان لێ زۆر باشە من ئەڕۆم زۆر چاکە بە زووترین کاتیان و گۆڕانکاریەکان ئاگادارمان بکەرەوە باش